پرۆتین یەکێکە لە خۆراکە سەرچەکانی ڕۆژانەی هەموو مرۆڤێک بە تایبەتی لە منداڵ و لە هەرزەکاران ئەوانەی کەوا بەرەو گەشەکردن دەڕۆن. پرۆتین بریتە لە پێکهاتەکانی خانەی لەشی ئینسان، بەبێ پرۆتین خانەکانی ئێمە گەشە ناکاتن. بەڵام پرۆتین هەرچەندە کە ڕۆژانە زەرورە ئێمە بەلای کەمی لە 120 تا 25 لە خواردنەکانی ڕۆژانەمان پرۆتین بیتن کە دەکاتە نزیکە 6 لە بۆ 7 غرام پرۆتین ڕۆژانە بخۆین. پرۆتین لە گۆشتی ئاژەڵدا هەیە بە ڕێژەیەکی زۆر لەگەڵ ڕێژەی چەورێکی زۆر تێدا هەیە و لە گۆشتی مریشک و پەلەوەڕەکاندا هەیە و لە گۆشتی ماسیدا هەیە و لە هەندێک لە شیرەمەنیەکانیشدا هەیە بە ڕێژەیەکی کەمتر و هەشە لە نیسک و نۆک و لە هەندێک لە دانەوێڵەکاندا هەیە پرۆتین بە ڕێژەیەکی زۆر کەمتر. بەڵام پرۆتینیش ئەگەر بێت و ئێمە ڕۆژانە لە ڕێژەی دیاریکراو کەوا بریتە لە 120 لە 25 وەزبەکانی خۆراکمان ئەوەش دەبێتە هۆکار لە بۆ ئەوەی کەوا بە شێوەیەکی زۆر بەرچاو گورچی لە ماماندوو کاتن وارووا جگەریشمان دەکاتن چکە جگەر لەگەڵ زەردا و لەگەڵ پەنکریاس ئەوانە ڕژێنەی تایبەتیان هەیە بۆ هەرسکردنی پرۆتین. ئەگەر بێت و ئێمە لە حەدی خۆی زیاتر بخۆین ئەوەش دەبتە هۆکار لە بۆ ماندووبوونیان بە تایبەتی ئەگەر بێت و پرۆتینەکە چەوری لەگەڵ دابیتن وەکو گۆشتی ئاژەڵەکان کەوا دائیمەن پرۆتین و چەوریەکە تێکەڵاوە. ئەگەر ئەو دوا پێکەوە بێتن ئەوەش دەبتە هۆکار لە بۆ ماندووبوونی زۆربەی ئۆرگانەکانی لەشمان و هەروەها ئاگاداریش بین بەرەو قەڵەویمان دەباتن. بۆیە پێویستە ئەویش ڕێژەکەی دیاری کراو بێتن لەو ڕێژانەی کەوا دەڕووی تەندروستی و ڕێگەی پێدراوە زیاتر نەبێت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.